بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژتان پێشکەش دەکەین. لە سلێمانی کەسێک سێ برا و دایکی خۆی کوشت و باوکیشی بریندار کرد. شەوی ڕابردوو لە گەڕەکی مامۆستایانی شاری سلێمانی بەهۆی دەمەقاڵەوە گەنجێک سێ برا و دایکی بە فیشە کوشت و باوکیشی بریندار کرد و دواتر بکوژ. لەلایەن پۆلیسی سلێمانیەوە بە برینداری دەستگیر کرا. سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی سلێمانی ڕایگەیاند تەقاکەرەکە وێ ڕایکوشتنی دایک و سێ برای باوکیشی بریندار کردووە و تەقەشی لە هێزانیەکان کردووە. سەرکەوت ئەحمەد وتیشی تەقەکەرەکە بە برینداری دەستگیر کراوە و هۆکاری ڕووداوەکەش کێشەیەکی کۆمەڵایەتی بووە. باپی وتەی پۆلیسی سلێمانی بۆ کوشپەڕاوی لێکۆڵینەوەی بۆ کراوە و باپی ڕێکارە یاساییەکان ڕەوانەی بەردەم دادوەر دەکرێت. دەستگا هەواڵگریەکانی پارتی و سەرۆکی حکوومەت لەگەڵ دەستگای هەواڵگری یەکێتی بە شەڕەبەیان نامەسڕ و تاوان و گەندەڵی یەکدی هەڵدەماڵن و خەریکە کۆرۆنا لە بیری خەڵ دەبەنەوە و داواکاری گشتیش بێدەنگی هەڵبژاردووە. ئەگەرچی ئەم دەستگا هەواڵگریە حزبی و شەخسیانە لە ژێرناوی دەستگای پاراستنی هەرێم ماسکی نیشتیمانیان لەبەرکراون، بەڵام دەرکەوت حزبی و شەخسین و بە پێی وتەکانی خۆشیان بێت ئەوە چەندین تاوان و کوشتن و تیرۆر و گەندەڵیان ئەنجام داوە کە پێویستە داواکاری گشتی لەسەر سڕ و تاوانەکانیان بێتە جواب. دەستگای هەواڵگری پارتی هەواڵگری یەکێتی بە هەواڵگری بۆ وڵاتانی دەرەوە و تیرۆری بنەماڵە و چەندین تاوانی دیگە تۆمەتبار دەکات و هەواڵگری یەکێتیش هەواڵگری پارتی بە بەرتیل و تیرۆری سەردەشت عوسمان و چەندینی دیکە تۆمەتبار دەکات. 6 حاڵەتی نوێی توشبوون بە کۆرۆنا لە سلێمانی تۆمار کراون و ژمارەی توشبووان لە هەرێم بەرز بوویەوە بۆ 48 کەس. وەزارەتی تەندروستی هەرێم بڵاوی کردەوە پشکنین بۆ 178 کەس لە شارەکانی سلێمانی و هەولێر و دۆک ئەنجام دراوە و لە ئەنجامدا 6 توشبووی نوێی دانیشتووی شاری سلێمانی تۆمار کرا کە 5 لە توشبووەکان پیاون و یەکێکیان تەمەنی 70 ساڵە و چواریان تەمەنیان لە نێوان 20 بۆ 40 ساڵیدایە و ئافرەتەکەش تەمەنی 24 ساڵە. بەپێی ڕاگەندراوی تەندروستی یەکێک لە توشبووەکان لە وڵاتی ئیسپانیاوە گەڕاوەتەوە. ئاماری گشتی توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێم 47 کەس بوون کە کەسێکیان گیانی لەدەستداوە و 13 کەسیش چاک بوونەتەوە و گەڕاونەتەوە ناو ماڵەوە. لەو ڕێژێش لە سلێمانی 36 کەس، هەولێر 9 کەس و دوهۆک 1 کەس و هەڵەبجەش 1 کەس هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان. بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی دووپاتی دەکاتەوە. پێویستە هاوڵاتیان پابند بن بە ڕێنماییەکان و بە پێچەوانەشەوە دەبنە هۆکاری مەرگی خۆیان یان کەسە نزیکەکانیان. سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی داوا لە دانیشتوانی پارێزگای سلێمانی دەکات بێباک نەبن لە ڕاستپاردە و ڕێنماییە تەندروستیەکان چونکە باجی چوونە دەرەوەی مەرگی خۆیان یان خۆشەویستەکانیان دەدەن. بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی داواشی لە هاوڵاتیان کرد بڕوانە ئەنجامی بێباکی وڵاتانی دەوروبەر بەرامبەر بە ڤایرۆسەکە و چۆن دووچاری کارەسات بوو. وەزارەتی تەندروستی عێراق 15 حاڵەتی نوێی توشبوون و 3 حاڵەتی مردن بە ڤایرۆسی کۆرۆنای ڕاگەیاند و کۆی ژمارەی توشبوانیش لە سەرانسەری عێراقدا بوو بە 208 حاڵەت. لە بەیاننامەکەی وەزارەتی تەندروستی عێراقدا هاتووە پاش پشکنینی پزیشکی بۆ 350 گومان لێکرا و بە کۆرۆنا دەرکەوت 15 کەسیان هەڵگری ڤایرۆسەکەن کە 6 حاڵەت لە بەری بەغدا و دەوروبەری، 2 حاڵەت لە نەجەف و 2 حاڵەت لە موسەناو، 4 حاڵەت لە بەسرە و 1 حاڵەت لە سلێمانی. 3 حاڵەتەکانی مردن بە کۆرۆناش لە بەسرە و بەغدا تۆمار کراون کە بەوەش حاڵەتەکانی مردن لە عێراق دەبنە 17 کەس. کچە پزیشکێک لە عێراق تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوو لە ژێر چاودێری و کەرەنتینەی پزیشکیدا پەیامێک بڵاو دەکاتەوە و داوا دەکات خەڵک لە ماڵەکانیان بمێننەوە. مەڕوە سالم خەفاجی کچە پزیشکێکی عێراقیە و خەڵکی شاری کەربەلایە و لە نەخۆشخانەی ئەو شارەی چارەسەری توشبوانی کۆرۆنای کردووە بۆ هۆیەوە خۆشی لە ڕێگەی نەخۆشەکانەوە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بووە. ئێستا مەڕوە دەخرێتە ژێر چاودێری و کەرەنتینەی پزیشکیەوە و لەوێش پەیامێکی بڵاو دەکاتەوە کە هاوڵاتیان لە مەترسی ڤایرۆسەکە ئاگادار دەکاتەوە. مەڕوە لە کەرەنتینەوە جگە لە باسکردن لە مەترسی کۆرۆنا داوا دەکات هاوڵاتیان لە ماڵەکانیان بمێننەوە و پابند بن بە ڕێنماییەکانی تەندروستی و خۆپارێز بن بەرامبەر ئەو ڤایرۆسە کوشندەیەدا. ژمارەی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لە تورکیا گەیشتە 670 کەس و 9 کەسیش بە کۆرۆنا گیانیان لەدەستداوە. فەخرەدین کوجا وەزیری تەندروستی تورکیا ڕایگەیاند
ژمارەی حاڵەتەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا گەیشتە 670 تا ئێستاش 9 کەس بەهۆی ڤایرۆسەکەەوە گیانیان لەدەستداوە. هەرچەندە تورکیا بە بەراورد بە وڵاتانی ناوچەکە و جیهان زۆر درەنگ توشببووی کۆرۆنای تێدا تۆمار کرا، بەڵام ڤایرۆسەکە با خێرایی تێیدا تەشەنە دەکات. لە ئامارەکانی مردن بە کۆرۆنا ئیتالیا لە پلەی یەکەمی وڵاتانی جیهاندایە و تەنها لە ڕۆژی ڕابردوودا 627 توشببووی کۆرۆنا لە وڵاتە گیانیان لەدەستداوە و 5986 حاڵەتی نوێی توشببوونیش تۆمار کراون. کۆی گشتی توشببووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە ئیتالیا بۆ 48021 کەس بەرز بوویەوە. لەو ژمارەیەش 4032 کەس مردون و 5129 کەسیش چاک بوونەتەوە. ئیتالیا بە پلەی یەکەم دێت کە بەرزترین ئاستی ڕێژەی مردنی تۆمار کردووە کە 4032 حاڵەتە و چین بە پلەی دووەم و ئێران بە پلەی سێم و ئیسپانیا بە پلەی چوارەم دێت. حکوومەتی بەریتانیا سەرجەم چێشتخانە و کافێ و شوێنە گشتیەکانی لە پێناو ڕێگریکردن لە زیاتر تەشەنە نەکردنی کۆرۆنا داخست. وەزیری ئابووری و دارایی وڵاتەش ڕایگەیاند بڕیار درراوە با دابینکردنی 180 موچەی کاربەندانی ئەو کەرتانە بۆ 3 مانگی داهاتوو. لە چوارچێوەی ڕێکارەکانی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا، حکوومەتی بەریتانیا سەرجەم شوێنە گشتیەکانی داخست و بڕیاریشی داوە بە دەرکردنی لێخۆشبوون لە باجی کۆمپانیاکان بە بڕی 30 ملیار پاوەند و پێدانی قەرزی بچووک بۆ ماوەی 12 مانگی داهاتوودا. هەر لەو چوارچێوەیەدا حکوومەتی بەریتانیا بڕیاریدا بە دەرچواندنی پێشوەختەی خوێندکارانی سەرجەم بەشە پزیشکیەکان لە پێناو بەشداری پێکردنیان لە هێڵی پێشەوەی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و تاقیکردنەوەی خوێندکارانی سەرجەم بەشە پزیشکیەکانیش لە سەرانسەری بەریتانیادا هەڵدەوەشێنرێتەوە. ڤایرۆسی کۆرۆنا 185 وڵاتی جیهانی گرتووەتەوە و لە وڵاتانشدا بە پێی نوێترین ئاماری جیهانی 276179 کەس تووشی کۆرۆنا بوون و 11406 کەسیش بە هۆی ڤایرۆسی کۆرۆناوە گیانیان لەدەستداوە و 91952 توشببووش چاک بوونەتەوە. بەپێی توشببوون بە ڤایرۆسەکە چین و ئیتالیا و ئیسپانیا و ئەڵمانیا و ئەمریکا و ئێران و فەڕەنسا زۆرترین ڕێژەی توشببوونیان تێدا تۆمار کراوە. بینەرانی عزیز، گرنگترین هەواڵ و زانیاریەکانمان پێشکەشکردن، پاش ناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین.